چۆن ئەحمەدی نەژاد پێشتر هەموو شتێکی ئاشکرا کردبوو. 3 ساڵ لەمەوبەر پێشبینی ئەم هێرشی کردبوو، بەڵام کەس باوەڕی پێ نەدەکرد. پێشبینیەکی سەیر و سەرنجڕاکێشی ئەحمەدی نەژاد کە بەڕاستی هاتە دی و ڕوویدا. 3 ساڵ لەمەوبەر ئەحمەدی نەژاد قسەیەکی کرد کە زۆر کەس باوەڕیان پێی نەکرد. من اطلاعی دقیق دارم که این روسیه با آمریکا روی اوکراین و ایران با همدیگه تازن. اونا اجازه بدن که اون بره اوکراین بزنه و اینم اجازه بده که اونا بیان سمت ایران. هەر بۆیە ئێستا دەیبینین کە ڕاستی دەکرد و قسەکانی هاتە دی. ئەو تووشێتی کە لە مێژوودا رووسیا هیچ کات دۆستی ئێران نەبوو و هەمیشە ئێرانی فرۆشتووە.